بینەرانی زیێدە ئەزیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێت. من یادگار فایقم لە چاوپێکەوتنێکی تایبەت خۆشحاڵم هاتوومەتەوە خزمەتتان. من ئەمڕۆ میوانێکی ئەزیز و بەڕێزم هەیە کە بە فرسەتمان زانی چاوپێکەوتنێکی لەگەڵ بکەین بەر لەوەی کە جارێکی دیکە بەجێمان بهێڵێتەوە و بڕواتەوە بە هەشتەکەی خۆی کە هەمیشە باسی ئەڵمانیاکە. میوانەکەم جەنابی دکتۆر فەریاد فازیل عومەرە کە سەرۆک و دامەزرێنەری ئینستیتوتی خوێندنی کوردی بەرلینە. من هەوڵەدەم کەمترین پێشەکی پێشگر پێناسە بۆ دکتۆر بەکاربێنم، ڕەنگە یەک وشە نەڵێم بەس وێنەیەکی ئەمە بگوازینەوە کە لەسەر ئەم مێزەی نێوانی من و دکتۆرایە بەس پێ بۆ ئەوەی خەڵک تێبگا من چاوپێکەوتن لەگەڵ کێ ئەەکەم و دکتۆر خۆشی ئەم وەسف و پەسنەی پێخۆش نییە. دکتۆریان ماندوو نەبی لەشت ساغ بێت بە ناوی تەواوی ئەوانەی کە گرنگی بە خوێندن و خوێندەواریەدەن، گرنگی بە مێژوو و کەلتوری کوردەدەن. لە ناوەندێکی گرنگی جەنابی دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوڵە من شەرەفمەندم لە حزوری جەنابتان دانیشتوم. دکتۆر فەریاد گەر خۆی بە گەنجێک بناسێنێت چۆن خۆیان ناسێنێت؟ گەنجێکی کورد. سەرەتا سوپاستانەکەم کاک یادگار، سوپاسی تۆ و ئەگەر هەموو گەنجەکان وێنەی تۆ ئەمانەی دەور و پشتی منیان تیابێت چاوی هەمویان ماجەکەم. سڵاوی و خۆشەویستیم بۆ بینەرانتان. ڕێزێکی بێپایانم بۆ ئەم ناوەندی ڕۆشنبیریەی کەسی هەرە خۆشەویستم دکتۆر عیزەدینی مستەفا ڕەسوڵ کە خۆی بە باوک و برا و خۆشەویستم مەزانی. خۆشەویستم بەختیارم کە ئەمڕۆ لەم ناوەندە پیرۆز و خۆشەویستەوە بە ئێوە دەگەم و وتووێژێک دەربارەی ئەو کارانە دەکەین و ئەو بابەتانە دەکەین کە بەلای منەوە گرنگە. بەڕاستی ئەو بابەتانە فرە بەش و فرەلایەنن کە من لە 45 ساڵی ڕابردوودا لە ئەوروپا خۆم لەگەڵیان خەریک کردووە. بابەتەکان با لە سەرتاوە بڵێم من مەبەستێکم هەبووە. مەبەستەکەم ئەوەیە پردێک دروستکەم لە نێوانی وڵاتێکا کە تیا لە دایک بووم و ناوی کوردستانە و وڵاتێکیش کە ئەوروپای پێڵێن. ئەم پردەمانای وایە دروستکردنی ئەو پردە بۆ گواستنەوەی بەرهەمی عەقڵی کورد بە زمانێکی ئەوروپی بە ئەوروپا. ئەو زمانە ئەوروپیەش کە لەبەر دەستی منا بووە تا ئێستا زمانی ئەڵمانی بووە. بەڵام وەک تێبینی بکەیت و سەرنجی ئەو کتێبانە بدەیت کە لەبەر دەمتانایە ئەو زمانەشم ئێستا تا ڕادەیەکی زۆر گۆڕیوە و کردومە بە هەردوو زمان، بە زمانی ئەڵمانی و ئینگلیزی و بە هاوکاری یەکێ لە شاعیرە هەرە بە تواناکانی ئەمریکا کە دۆستێکی خۆشەویستمە و کاری وەرجێڕان دەکا. لەگەڵ ئەوە هەوڵی ئەوە دەدەم کە ئەو بەرهەمانە بە دنیای دەرەوەی ئەڵمانیش بناسیێنم، چونکە گەر لە تەنیا لە سنووری دنیای ئەڵماندا بماینایەتەوە سنوورێکی تەسکە کەوا بێگەیاندنی بەرهەمی عەقڵی کورد بە زمانێکی ئەوروپی بە ئەوروپا چەند لایەنێکی هەیە. لە هەرە لایەنە گرنگەکانی ئەوەیە تا ئێستا ئەوروپا لە ئێمە تێنەگەیشتووە. ئەو بەرهەمانەی کە ئێمە توانیمانە پێشکەشیکەین بە ئەوروپا لە ڕێگای خۆمانەوە نەگەیشتووە بە ئەوروپا. مەبەستم لە خۆمان بەرهەمی عەقڵی خۆمان نەبووە. ئەگەر هاتوێ ڕۆژهەڵات ناسێک بووە لە جێگایەکە دەستنووسێکی دۆزیوەتەوە، ڕۆژهەڵات ناسێک بۆ چاوی بە مەموزینێک کەوتووە کە دەستخەت بووە لە خۆیەوە مۆری ئەحمەدی خانی پیاناوە کە موڵکی ئەحمەدی خانیش نەبووە. کەوا بێ بەڕاستی نەوەی داهاتووی کورد ئەرشێکی زۆر گەورەی لەسەرە. سەرەتا حەزەکەم ئەوەش بڵێم هەر لە سەرەتای ژیانمەوە لە ئەوروپا لەوە تێگەیشتم کە ئەگەر ئێمە بمانەوێ لە زانستگاکاندا کار بکەین و دەنگی کورد بە ئەوروپا بگەینین، نابێت دەنگی چەکی کورد بە ئەوروپا بگەینین، ئەبێت دەنگی ڕۆشنبیری و دەنگی ئەدەب و دەنگی پێنووسی کورد بە ئەوروپا بگەینین. هەر لەوە حەزەکەم ڕست هۆرناوەیەکی کورتم هەیە دووبارەی کەم و لەم چاوپێکەوتنا وەکو سەرەتایەک لیان پرسیم چاوە وڵاتەکەت کامیانە زۆرتر خۆشەوێت؟ بێگومان چاو بەشی خۆمە، وڵات بەشی هەمومانە، بەڵام پرسیارێکە و ئاراستەم کراوە. لیان پرسیم چاوە وڵاتەکەت کامیانە زۆرتر خۆشەوێ؟ وتم چاوم، هەرچەنە بەداخەوە یەکێکیانم لە دەست داوە، وتم چاوم وڵاتەکەم هەردووشیانم وەکو یەکتری خۆشەوێ،
بەڵام بگرە ئەوە چاو لێگەڕێ با مناڵەکەم بەسەربەستی لە وڵاتەکەمدا بگەڕێ مانای وایە چەکێکم نەدایە دەست مناڵەکەم بۆی بەرگری لەوە بکە ئەو کەسەی کە چاوی کوێر کردوم تۆڵەی چاو کوێرکردنەکەی لێبسەنێتەوە بەڵکە داوام لەوە کرد کە چاوی کوێر کردوم ڕێگا بە مناڵەکەم با چاوی منێ برد کوێری کردم بەڵام با مناڵەکەم بە ئازادی لە وڵاتەکەمدا بگەڕێت مانای وایە سەرەتا نەخشەیەکی تەواومان کێشاوە بۆ ئەوەی بزانین لە 39 ساڵی داهاتووە ئەم بابەتی کە بۆ بازەکەم ساڵی 1982 لە 39 ساڵی داهاتووە کە من لەسەر ئەو کورسیە دەمێنمە و لە زانستگا لا نابرێم ئەو کارانە چی دەبێت کە من پێشکەشی ئەوروپایی دەکەم و بەرهەمی کوردیش دەبێت و ئەو کارانەیە ئێستا لەبەردەبێت باش پێگومان دێنە سەرباسی ئەم کارانە هەرچەنە هەریەک لەو کارانە خۆیان بۆ خۆیان قساکەن پێم خۆش نییە یەکسەر بدبەمەوە بۆ ئەوروپا و بە دیاریکراوی بچینە ئەڵمانیا ئەو ساتەی بڕیارتدا باشووری کوردستان بەجێ بهێڵیت بە چه هەستێکەوە ئێرت بەجێهێشت بە چه خەونێکەوە کوردستانت بەجێهێشت و چەند لەو خەونانت لە ئەوروپا و لە ئەڵمانیا بەدی هاتن چین ئەوانەی کە هێشتا کاریان بۆ ئۆکەی خوێندکارێکی زانکۆی سلەیمانی ساڵی 2005 نامەیەکی بۆ ناردم بۆ بەرلین و وتی مامۆستا گرفتێکم لەگەڵ مامۆستاکەمدا هەیە وتم گرفتەکە چییە وتی دەمەوێ کاری ماستەرنامەکەم لەسەر بەرهەمەکانی تۆ بنووسم مامۆستاکەم لەوێدا هەستم بەوە کردو کاتێک کە تۆ لە کوردستان بووی هەستت بە غوربەت کردووە ئەو غوربەتەم لە هۆنراوەکان تا دیوە ئەو غوربەتە مامۆستاکەم ئەڵێن نەخێر هەستی بە غوربەت نەکردووە ئەو قوتابیە هۆنداوەیەکی ساڵی 1970 منی بینیوە کە برای خۆشەویستم ڕەوانشاد دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوول ڕەخنەی لێگرت ئێمە کۆمەڵێک گەنج بووین لەوە ساڵی 1970 لە کۆڕێکە شیعری نوێمان خوێندەوە و ئەویش وەکو مامۆستایەک ڕەخنەی لێگرتین لەوێدا تووڕە بوو لە هۆنراوەکەی من چونکە من لە کۆتایی هۆنراوەکە ئەڵێم تا مناڵان لە پەیکەری تاشراوی دەستی ئێمە یاقی ببن ئەو ئەبرستانەی پێ دڵگران بوو پێی چونکە یودە و پەیکەرانە چین کە ئێمە دروستمان کردووە تۆ داوا لە منداڵان دەکەی لێ یاخی بن خوێنراوەکە بۆ دەست پێ دەکا ئەڵێ سروشتی بەیانی تەمەەن لیخنەوە گاوی جێما و لێوی سڕبووی بێگفتوگۆ تینووە بۆ پیاڵەیەکا و قەتماغی سەربرینەکان هاتوونەتە کوڵی گریان پڕبەدەمیان هاوارەکەن خوێنە پێشەنگ خوێنە سەر قافڵەکی کاروان خوێنە زەنگی کردووەتە مل شەوچرا ئەڵێ بۆ هەمووان دەنگ لە لامان هاوارێک هێشتا گەروی نەناسیوە ئەمە کارە ساتێ بوو لەو سەردەمەدا فەریاد فازیل بە شوێن چ دەنگێکا دەگەڕێ دەنگی ڕوانگە لە ناودا بوو فەریاد لە کۆمەڵی ڕوانگەدا نەبوو بەڵام دەنگێک بوو لەوانەی کە بۆ دەنگ ئەگەڕا ئەم هۆراوەیە بە دەنگی هونەرمەندی بە توانا ڕەفیق چالاک لە تەلەڤیزیۆنی بەغداوە تۆمار کراوە و لە کەرکووک پێشکەش کراوە وەکو یادگارێک لەو سەردەمەدا من مامۆستا بووم لەم زانکۆیەدا یەکەم گۆڤاری ئەم زانکۆیە پێشنیازی من بووە زانکۆی سلەیمانی مەبەستە کە بڵاو کراوەتەوە یەکەم بەرنامەی تەلەڤیزیۆن بە ناوی زانکۆوە لە مێژووی کووردا کە لە تەلەڤیزیۆنی کووردا تۆمار کرابێ من تۆمارم کردووە و یەکەم ڕستەش کە پێشکەشم کردووە وتومە داوا لە خەڵکەکەی ناوشار ناکەم بێنە ناو زانکۆ بەڵکە ئێمە ئەبین بە میوانی خەڵکەکە لە ناو ماڵەکاندا ئێمە بەرهەمەکانی خۆمان دەبینە ناو ئەوانەوە ئێمە خزمەکاری ئەوان دەکەین ئێمە خۆشەویستی خۆمان بەوان دەبەخشین کەوا بێمە لە سەردەمێکایە کە من تەمەنە بەر 24 ساڵە لەو سەردەمەدا ژیان زۆر سەخت بوو زۆر سەخت بوو تا ئەبوو زنجیرەکە لە قورگمان گیر ئەبوو لەو سەردەما هۆنراوەیەکم لەم زانکۆی سلەیمانی داکەونەوەتەوە لەویا ئەڵێم هۆنراوەکە قوتابیەکانی لەو سەردەما زۆر جوڵان بە شێوەیەکی ئەو تۆ کە بوو بە کارە ساتێک زنجیرەکە تا ئەبوو تەنگتر ئەبوو لەبەرەوە من بیعساد قوتابی بیعساد بووم یەکێ بووم لە یەکەمەکانی دەورەی خۆم بیعسەکەم وەرگرت و چوومە دەرەوە باسی ئەوە دەکی لە یەکەم تەمەنت چەند 24 ساڵ بوو ئەو کات بەڵێ تەمەنت 24 ساڵ بوو نەخێر من لە تەمەنی 28 ساڵیا چوومە دەرەوە لەو کاتە تەمەنی 28 ساڵیا کە کاتێکی زۆر درەنگە بەداخەوە بۆ فێربوونی زمانێکی بێگانە ینی کاتێکە ئەگەر ئاگاداری خۆن نەبی ڕەنگە لە تواناتان نەبێ لە زانستگاکانە بە زمانی ئەو جێگایە وانە پێشکەش بکەیت بەڵام هەرچی چۆنێ بێ من توانیومە بەسەر ئەو کارەدا سەر بکەوم کە چوومە ئەوەیە
لە یەکەم ڕۆژەوە زانیم کە ڕێگای گەڕانەوە نییە. بەداخەوە خێزانەکەم و کچەکەمیان 5 ساڵ لەم شارەدا گلدایەوە نیان هێشت بێن بۆ لای من تا لە هەلێکا بۆیان هەڵکەوت و هاتن. داخێکی زۆر گەورە بوو لە سەرەتاندا بە ڕۆحمە و چزەی لە ڕۆحمەوە هەستان. ئەیان ویست بەوە بارێکی ئەو تۆی دەرونیم بۆ بگونجێنن کە بە هەموو جۆرێ بگەڕێمەوە، بەڵام بەرگەم گرت و نەگەڕامەوە. من لەوێ بە هەناسە بەناو لەوێ بووی، بەڵام لێرە وابزانم ئەوەی کە سەرنجێکی دێڕێ لە هۆنراوەکانی من بە یا تەنانەت لە فەرهەنگەکەشم بدا ئەزانێ من لەم شارەدا بووم هەتاک و ینی شار چییە و ڕۆژەش باسی ئەوم کرد ئەوەی مناڵی خۆی، ئەوەی ماڵی خۆی، ئەوەی گەڕەشی خۆی، ئەوەی شاری خۆی خۆش نەوێ قەت ناتوانێت وڵاتێکی گەوری خۆش بێ. من ڕقم لەو کەسانەیە کە لە گەورەوە دەست پێەکەن بۆ بچووک. من ئەو کەسانم خۆشەوێ کە لە بچووکەوە دەست پێەکەن و گەورەی ئەکەن، چونکەگەل لە بچووکەوە دەستی پێکرد هەمیشە پلە بە پلە گەورە ئەبێ، بەس لە گەورەوە بێنیتەوە بۆ بچووک ئەمە کارە ساتێکی گەورەیە. جا خۆشەویستیەکەی من بۆ ئێرە بۆ ساتێکی جێی نەهێشتوم، بۆ ساتێکی جێی نەهێشتوم. هەرچی کارێکم کردووە بە هەناسەی ئێرەوە کردومە. خوێندەوارێکی ئەم وڵاتم، کاڵێم خوێندەوارێکم بەبەستم لەوەیە ئاگاداری هەناسەی ئەم وڵاتم. وردە وردە دیارە من بەشێکی تایبەتی بەرنامەکەم تەرخان کردووە بۆ بابەتی وەرگێڕان گرنگی ئەم بوارە و تێڕوانینی جەنابەت بۆ بوارەکە و کوردوەتەنی بە شێوەیەکی ئێجگار کارا و جوان و باش ئەسپی خۆتت لەم بوارەیە تاوداوە. کارەکانی جەنابەت بەشێکی تایبەت بۆ هەنگاوەکانت بۆی هەروانەکەوێتەوە کە دکتۆر فەریاد فازل کاری لەسەر ئەحمەدی خانی و مەموزین کردو. بەشێکی تایبەتە بە ئەحمەدی خانی، بەشێکی تایبەتە بە نالی، بەشێکیشی تایبەتە بە عەبدوڵڵا گۆران. بەڵام نوری شێخ ساڵحی، نوری شێخ ساڵحی خۆشەویستی منە، یادیان بەخێر. دیارە من ماوەی ڕابردوو ئەتوانم بڵێم بەختم هەبوو کە لە مانگی ڕەمەزانە دەستم گەشت بە ئینگلیزیەکە و خوێندمەوە و وەرگێڕانەکە و ئاستی وەرگێڕانە ئینگلیزیەکەی مەموزین هێندە باڵا بوو کە دێر بە دێر ڕایە کێشای بۆەوەی ئەوەی دواتر جوود بەیتی دواتر و مەسنەوی دواتر بخوێنیتەوە. ئەمەی لەبەردەستمە ئەڵمانیەکەیەتی، ئەمەیان ئینگلیزیەکەیەتی، ئەمەیان مەموزین داستانێکی کلاسیکی کوردی سەدەی حەڤدەهەمە دەستنووسێکی ساڵی 1930 ئامادەکار و شیکار فەریاد فازل عومەر. ئەوەی ئەو ڕۆژەش کە لە دیدارەکە لە خزمەتی جەناب تابووین پرسیاری لای خەڵکی ئەوێ دروست کرد، ئەوە بوو ئایا ئەمەی کە بە شێوەی کرمانجی ئامادەکراوە دکتۆر فەریاد فازل بۆچی هێندە مەبەستی بۆ بڵاو بکرێتەوە دووبارەیەکەمەوە لە کاتێکدا پێشتر بوونی هەبووە خەڵکی دیکەش ئەو کارەی کردووە. زۆر مەبەستمە دواتر دێنە سەر ئینگلیزی و ئەڵمانیەکە و گرنگی ئەمەش لە ڕووی بەهاوە بۆ ئێستا و بۆ داهاتوش. کاک یادگار سوپاس بۆ ئەو پرسیارە دوور و درێژە، سوپاس بۆ ناوبردنی ئەوەی کە پێویستە ئەرکە لەسەر شانم من ناوی ئەوانەی پێش خۆم هەمویان بەرم. گەورەترین کەسیان کە مەموزینیشی بە من ناسیوە خاوەنی ئەم ناوەندەیە کە دکتۆر عیزەدینی مستەفا ڕەسووڵە و من سەر کەچم لە ئاستی ئەودا. من خۆم بە قەرزارباری ئەو کەسانە دەزانم کەوشەیەکیان فێر کردوم، اینجا ئەگەر ڕێڕێوێکیشیان نیشان دابم. لە پێشەکی مەموزیندا باسی هەموو ئەوانەم کردووە بەرهەمانی کە بڵاو کراونەتەوە. باسی ئەو وەرگێڕانە بە نرخانەشم کردووە کە کراون. بۆ نمونە دکتۆر عیزەدین مستەفا ڕەسووڵ مەموزینی ئەحمەدی خانی وەرگێڕاوە کردوێتی بە عەرەبی. بۆ نمونە سەلاح سەعدوڵڵا مەموزینی ئەحمەدی خانی کردو بە ئینگلیزی، بەڵام سەلاح سەعدوڵڵا لە ساڵی 2009دا کردوێتی، عەزیزگەردیش نەخێر سەلاح سەعدوڵڵا ساڵی 2012ە، عەزیزگەردی 2009 کردوێتی. بۆ ئاگاداریت ئەوەی مامۆستا سەلاح سەعدوڵڵاش لە کۆتایی هەشتاکان دیارە تەواوی کردووە، بەڵام ساڵێک دوایەوەی کە کۆچی دواییەکە بڵاوەکرێتەوە. ئەو زانیاریە بۆی تەماشاکەرانتان ئاگاداری ئەو زانیاریە بن، چونکەەوە زانیاریشی گرنگە. من خۆشم مەموزینی ئەحمەدی خانیم لە ساڵی 1995 تەواو کرد
بەڵگەم بۆ ئەوە هونەرمەندێکە کە ئێستا لەم شارەدا دەژی برای خۆشەویستم کاک عومەر دزەییە کە ئەو کاتە پەیامنێری دەنگی ئەمریکا بوو. خۆشەویستم کاکە حەمەی مەلاکەریم میوانم بوو لە بەهەشتەکەمدا. بەهەشتەکە مەبەست لەو کتێبخانەیە کە من لە بەرلیندا هەمە مەبەست لەوە نییە، جێگایەکە خەڵک کاک فاروقی برا و خۆشەویستم هاتۆتەوە بەهشتەوە دیوێتی بەراوردی ناکرێت لەگەڵ ئەم بەهشتا، بەڵام بەهشتی ڕۆحی منە. ئەمایان جیایە ئەو جێگایە کە منم بەرهەمانەم هەمووی تیا بە ئەنجام هێناوە. ئەو جێگایە کە وەسیەتم کردووە دوای خۆشم ئەو جێگایە بێ بمێنێتەوە، ئەبێ ئەو جێگایە هەتایە لەو شوێنەدا بمێنێتەوە کە ناوچەی هونەرمەندانی پێوترێ. مەموزینی ئەحمەدی خانی وەکوتم ساڵی 1995 من لە وەرجێڕانی بوومەوە. لەو ساڵەدا کوردان لە هەموو جێگایەک ئاهەنگیان دەجێڕا بە بۆنەی تێپەڕبوونی 300 ساڵ بەسەر نووسینی مەموزینی ئەحمەدی خانیدا. بێگومان مەموزینی ئەحمەدی خانی بە بیرڕای من لە ساڵی 1694دا ئەحمەدی خانی کۆتایی پێناوە، بەڵام زۆربەی زۆری مامۆستایانی کورد بیرڕایان وایە لە ساڵی 1695 کۆتایی پێناوە. هەر چۆنێ بێ ئەو ساڵە زۆر گرنگ نییە، لەو ساڵەدا ئاهەنگیانە جێڕا. لەو ساڵەدا من بڕیار وا بوو ئاگاداری مامۆستا و برای خۆشەویستم دکتۆر عیزەدینم کردبووە کە لەو ساڵەدا دەمەوێت مەموزینی ئەحمەدی خانی بە ئەڵمانی بڵاوکەمەوە. کاک عومەر دزەیی کە ئەو کاتە پێشکەشکار بوو لە دەنگی ئەمریکا چاوپێکەوتنێکی سێبەشی لەگەڵدا کردم و لەویا خەڵکەکەم ئاگادار کردەوە کە مەموزینی ئەحمەدی خانی بڵاو دەکەمەوە. بەڕاستی کاتێک کە بە مەموزینی ئەحمەدی خانیات چوومەودام بە مامۆستایەکی زۆر خۆشەویست و دۆست و هاوڕێم پرسیارێکی زۆر سەیری ئاراستە کردم، وتی فەریاد تۆ نیازت چییە بە وەرجێڕانی مەموزینی ئەحمەدی خانی؟ وتم ڕاستیەکەی و پێ بڵێم، وتی بڵێ. وتم ئەبێ مەموزینی ئەحمەدی خانی بکەم بە بەرهەمێکی جیهانی لە دنیای بگەێنم کە 300 ساڵ لەمەوبەر ئەحمەدی خانی شاکارێکی بۆ کورد نووسیوە، شاکارەکەی شایستەی ناوبردنە و ناوی نەبراوە. وتی بە وەرجێڕانە ناتوانانی ئەو کارە بکەیت. وتی تۆ زانی ئەدەبیاتی فارسی لە ئەوروپا بە جۆرێکی ئەو تۆ ناوبانگی دەرکرد کە دیوانی سەعدی بە شیعر وەرجێڕا لە ناوەڕاستی سەدەی 19 دیوانی حافظ بە شیعر وەرجێڕا فیردەوسیش بە شیعر وەرجێڕا. خەیامیش لە ڕێگای فیتزجیرالدەوە هەر بە شیعر وەرجێڕا. تۆ شاعریت ئەگەرە تەوێ ئەحمەدی خانی بکەی بەو لووتکەیە ئەبێ بە شیعر وەرجێڕی. مە ساڵی 1998 لە 98ەوە من تا ساڵی 2008 خەریکی ئەو کارە بووم کە من مەموزینی ئەحمەدی خانی دێڕ بە دێڕ بە شیعر بە زمانی شیلەر و گوێتە، ئەو زمانەی کە ئەکادیمیکارێکی وەکو تۆ لە بەردەمی منە ئێستا وتت زمانێکی باڵای ئینگلیزیەکەی کە خوێندوێتەوە، بێگومان هەوڵی ئەومان داوە زمانی شەکسپیری تێدا بێ بۆی تام و بۆی سەدەی 17هەمی لێبێ. چونکە ئەگەر ئەو تاموبووی لێ بکەیتەوە مانای وایە تۆ نەهاتی وێنەیەکی ڕاستی ئەحمەدی خانی بە دنیا بگەینی، وێنەیەکی سەردەمیت پێگەیان، وێنەیەکی سەردەمیش زمانی گفتوگۆی سەرجادەکان تەنها توێکڵەکەیە. بەڵێ دەبخۆش بانای وایە توێکڵەکەی کەوا بێ من لە ساڵی 2008 لە وەرجێڕانی مەموزینی ئەحمەدی خانی بە ئەڵمانی بوومەوە. لەو ساڵەدا حەزم کرد ئەو وێنە نەخشینانەی کە دەبینی تایەتی هونەرمەندێکم دۆزیەوە لە مەهاباد و لەگەڵ یان ڕێکەوتم بە پارەیەکی دیاریکراو کە و کارانم بۆ بکاو 72 وێنەی بۆ کێشام بەداخەوە مەموزینی نەرزانی دەبوو بە سەعات بەدە سەعات گفتوگۆی لەگەڵا بکەم. وێنەکان 4 ساڵی خایەن، من پیاوێکی ڕیخۆڵە کێشم. لەو کاتەدا ئەگەڕام بۆی شاعیرێکی ئینگلیزی زمان بدۆزمەوە، میچ کەونیان بۆ دۆزیمەوە. میچ تەلەفۆنمان کرد نامێ چیرۆکەکەی دوورودێژە بیجەرمەوە، ئێستا دۆستێکی زۆر خۆشەویستی یەکترین، بێگومان ئەو وەرجێڕە بە پارە ئەو کارە دەکا و نەبێت لەبەر خاتیەوە بێکە مەموزین، بەڵامەڵێ مەموزین کارێکە لەو کارانەی کە من شانازی پێوە دەکەم کە لەگەڵ فەریاد فازیلا بەیەکە وەرمانجێڕاوە. مانای وایە وەرجێڕانەکە لە 2016دا کۆتایی پێهات، چاوەڕوانی چاپی کرد. هەوڵمدا بە ناوی زانکۆی ئازادە و لە بەرلین ڕۆژێکمان بۆ تەرخان کرد، ڕۆژی 25 مانگی نوێی ساڵی 2010 دەبوو لە زانکۆی ئازاد لە بەرلین هەردوو بەرهەمەکەمان پێشکەش کرد و ئەو مامۆستایی کە بەرهەمی یەکەمی دیبوو بە دڵی نەبوو هات ناوچوانی ماش کردم، وتی لە ئەمڕۆ ئەتوانی بە دنیای بگەێنی کە تۆ بەرهەمێکی جیهانی ئەحمەدی خانی و بە دنیا گەیان. ڕەنگە 10 ساڵ و 20 ساڵ بۆ ئەوە کەم بێ کە ئەدەبیاتی جیهانی دان بە بەرهەمی ئەحمەدی خانیا بنێن وەکو ئەدەبێکی جیهانی، بەڵام تۆ
ڕێگاکە دیاری کرد کەوا بێ خەڵک لەوە تێبگا ئێمە ئەمانەوێت با بێنە سەر وەرجێڕان چووکەمە بەس لەوە جێڕانە ئێمە دەمانەوێت چی وەربژێڕین ئێمە دەمانەوێت چۆن خۆمان بە دنیا بناسیێنین ئێمە تا ئێستا لە ساڵانی هەشتاکانە من یەکێ بووم لەو نووسەرانەی کە سەرەتا دەستم کرد بەوەی دیوانەکانی خۆم بە ئەڵمانی بڵاوکەمەوە بۆ نمونەیەک دوو ڕۆشنبیری گەورەمان هەبوو لەو شارەدا گاڵتەیان بە فەریاد فازی دەکرد دەیانوت ئەو هەموو شاعیرە گەورەیەمان هەیە کەچی بەرهەمەکانی خۆی وەرەجە من مەبەستم بوو دەنگی ئازادی و سەرفرازی ئەم نەتەوەیە کە گەنجێک لەو سەردەما چۆتە ئەوروپا بە ئەوروپای بگێنم بۆ نمونە هۆنداوەیەکم هەیە جەژنی لەدایکبوونی باوچێک یەکاڵی جەژنی لەدایکبوونی باوچێک یەکسەر ڕۆژهەڵە ئەوروپیەکان بیر لەوە دەکەنەوە چێکێک دانراوە و قاوەیان لێ ناوە و خەڵکەکان وی کۆبۆتەوە ئاهەنگە جێڕن بەڵام من ئەڵێم شەوێ دوای ئەوەی تەق و تۆق بڕایەوە شەوێ دوای ئەوەی ترس و لەرس تەنیا لە ڕووە ڕەوایەوە شەوێ پاشان دایکیان وتی بنون ڕۆڵە ئیتر باوەڕ ناکەم تەقەیتری لە دواوە بێ مەبەستم چی بووە مەبەستم لەم هۆنراوەیە ئەوە بووە کە دەنگی خۆشەویستی ئەم شارە ئەم وڵاتە بگێنم بە ئەوروپا تیان بگێنم کە ئێمە لە نائارامیدا دەژین تیان بگێنم کە هێرش دەکرێتە سەرمان تیان بگێنم ئەو چەکەی کە بەدەستمانەوەیە لە پێناوی تەنیا ئەوایە کە شەرەفی خۆمانی پێپارێتی ئەژینای ئەمە ئازانین ئازایەتی مۆکو ئازایەتی هەمونەتەوەکانی ئێمە پیاوخۆر نین لەبەرەوە ئەو وێنەی کە لە ئەوروپا بۆ کورد کێشرا بوو کوردێک و چەچێکی بەدەستەوەی منەو چەکەم لە دەستی کوردەکە فڕێدا کوردێکی جەنگاوەرنە کوردێکی شەڕکەر یان دروست کردووە من ئەو لە یەکەم دیوانما کە ڕەنگە ئێستا لە بەردەممانە نەبێ من وێنەی کە لە سەرێکیان بۆ کردوم دەمی کردوێتەوە بانگەوازی ئازادی کورد بە دنیا ئاگەێنێ لەبەرەوە بەرهەمەکانی خۆم هەشت دیوانی خۆمم بە کوردی و بە ئەڵمانی و بە تیپی لاتینیش بڵاو کردەوە بۆ ئەوەی دەنگی خۆم دوایی من نەخشەی ئەوم کێشا لە کارنامەی دکتۆرە نامەکەمدا سێ شاعیرم هەڵبژاردووە یەکێکیان ئەحمەدی خانیە یەکێکیان نالیە یەکێکیان گۆرانی مەزنە کە لەم ماوەدا ئەویش بەشدارەکەی ساتیادانی کە پێم وا بێویش بەم زوانە بە ئینگلیزی بڵاوە بێتەوە ئەمۆی چوار هەفتەیەکی تر نابە بە شێوەیەکی واتێگەم یەشێگە بێ لە دیوانە هەرە جوانەکانی گۆران کە شانازی پێوەکەم بەداخەوە هەموو هۆنداوەکانی نییە چونکە ئەوەندەی لە دەسەڵاتە هەبووە بەڵام کارێکی ئەو تۆم بۆ کردووە کە گۆران خۆشەویستی منە گۆران ئەو کەسەیە کاڵێ لەبەر کەپرێکە ڕۆشنایی ئاگر دای بە تاریکی شەوی ناودێ دڕ سەرچۆپی کێشی قۆزی چۆپیزان پاشەستانەوە و نوکی پێبادان لە ژوور سەریەوە دەست و خەنجەری چەشی شەخماخی ئاسمانە ئەلەری تۆ ئەدەبیاتی ئینگلیزیت خوێندووە وەک ئینگلیزێک ئەگەر بیر لەم ڕستانە بکەیتەوە لە بەرکەپرێکە ڕۆشنایی ئاگر دای بە تاریکی شەوی ناودێ دڕ تەنیا خەیاڵت بۆەوە ئەچێ بڵێ لە تاریکیەکین و ئاگرێ کراوەتەوە و ئاگرەکە ئەو ناوچەی ڕوونا کردوێتەوە پڕە لە وێنەی شاری بڵێ کەوا بێت تۆ ئەبێ هێندە وریا بیت ئەو وێنەی کە گۆرانی کێشێ پاشەوە کاڵێ سەرچۆپی کێشی قۆزی چۆپیزان پاشەستانەوە و نوکی پێبادان لە ژوور سەریەوە دەست و خەنجەری چەشنی چەخماخەی ئاسمان ئەلەری ئەبێت تۆ ئەو وێنەیە بگەێنی دکتۆر ئەمە شعر نییە ئەستەکە ئێمە سیناریۆی فیلمە ئەوەندە وردە ئەمە نەک سیناریۆی فیلمە گۆران بەداخەوە تا ئێستاش ئێمە گەلی وێنەی گۆران هەیە لێکێ نەگەیشتون گۆران ئەڵێ 1930 بوو 6 ئەیلول کە ڕۆژ هەڵهات ئیتر کامیرەیە بەدەستیەوەیەتی کامیرەیە بە کامێرایەکەوە جێبەجێ بکەیت قریوەی ویستنی حەق کەوتە ناو شاری سلەیمانی هەڵۆبەک ئەو نەوجەوانەی پڕدڵی بۆ وەتەن ئاوات لە پێش جەمعێکەوە ڕووی هەڵمەتی هانی گۆرانەوەیە لە بەردەمی لە ژێر تارای سوورمەچنە ئەمانە هەمووی وەرم گێڕاوە بۆیە باسیەکە لە ژێر تارای سوورمەچنە هەرە جوانی دێ مەبەستی لە جوانترین کچی ئاواییەکەیە هەرە جوانی دێ کچی جووتیار بەرەو کۆشی ئاغا کەوتە ڕێ کۆشی ئاغا گەچکاریە
ئاوێنە بەندە کەس نازانێ بە ژمارە پەنجەریچە لە وەرجێڕانە ئەگەر تۆ توانان نەبێ ئەم وێنێ بگەێنیت دەست لە وەرجێڕانەوە نەدەی من زۆر ناڕازیم لەم وەرجێڕانانەی ئەمە پرسیاری ئەمڕۆ دەکرێت چۆنی بینی هەستەکەی ئەمە پاشاگەردانی هەستەکەی ئەمە کارەسات دروستەکە ئەمە بازرگانیەکی مطلقە ئەمە کەسانی نەخوێندەوارن بەداخەوە ڕووی دەمەم ناکەمە یەک دوانێک کە توانایان هەیە و ئەزانن دیارن تا ئێستا ئەوانە دیارن بەڵام من ئەوەی بەلامەوە گرنگە ئەگەر سەرنجی کارەکانی من بیت لە سنووری دەسەڵاتی خۆمدا ئەو کارە جێشم من تێناگەم لە وەرجێڕێک دەپرسم ئەڵێم فەرهەنگت هەیە بۆ ئەوەی فەرهەنگەکەی هاری کاری بووە ئەڵێ قوربان من خۆم زمانەکە ئەزانم ئەو برادەرەی کە بە منی وزمانەکە ئەزانم لەبەردەمی کۆمەڵی خەڵکا لێم پرسی وتم زمانی کوردیت خوێندووە وتی نەخێن نەم خوێندووە ئەوەی کە زمانی کوردی نەخوێندبێ لە توانایان نییە لە زمانەکە بە باشی تێبگا نەخوازە لاگەر تۆ زمانێکی بێگانەش بێ ئەو بابەتانەی کە وەرەگێڕێن بۆ نمونە برێشتی ئەڵمانی لە ئەڵمانیەوە کراوە بە فەڕەنسی لە فەڕەنسیەوە کراوە بە عەرەبی لە عەرەبیەوە کراوە بە کوردی ئەگەر لە من پرسی بەشی چەندی تیاماوە برێشتی پێوە نەماوە ڕەنگە کە بڵاوی شێکەنەوە بڵێن لە ئەڵمانیەوە ناڵێت بە چەند ئاو شۆر دراوەتەوە تاوانیان لەوەدایە کە ناوی سەر چاوەکە نابن ئەمە تاوانێکی زۆر گەورەیە ئەمە تاوانێکە بەرامبەر بە پاشە ڕۆژی ڕۆشنبیری کوردی ئەکرێ ئەگەر تۆ ڕازگۆی لەگەڵ خۆتە کە کارێک وەر ئەجێڕی ئەبێ دەستنیشانی ئەوە بکەی لە کۆ وەرەگرتووە ئەبێ دەستنیشانی ئەوە بکەی ئەگەر فەرهەنگ بۆ بەکارهێ نابوو ئەو فەرهەنگە چ فەرهەنگێکە ئەمە ڕۆشنبیری بۆ نیگەرانی لەوەی بڵاوی بۆ دوودڵی ئەگەر ئیشەکەت بەباشی کردو یان لێرەوە دکتۆر بمبوری پەیامێک بۆ حکوومەتی هەرێم پەیامێک بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە جەنابتان لەو ئاستەیە کە ئەو ڕۆژەش وتت سەرت سپی کردو بەڵام هێشتا هەر گەنجی ماشەڵڵا دکتۆر هەر بژیت ناڕازیت لە وەرگێڕان لە باشووری کوردستان هەستەکەی ئەمەی ئەگوزەرێ کارێکی خراپە ئەبێ بەری پێ بگیرێ ئەبێ ڕێگەی لێ بگرین نەیەڵین زیاتر بڕوات چونکە ئەم وەرگێڕانە وەکو ژەهرێکە ئەچێتە ناو ماڵەکانمانەوە گەنجەکانمان ڕەنگە یەک لاپەڕە دوو لاپەڕی لێ بخوێنێتەوە بە تەمەنی نەیەتەوە بۆ خوێندنی بۆەوەی کتێبێکی کوردی وەرگێڕانی شاکارێکی جیانی بە زمانی کوردی بخوێنێتەوە کەواتە ئەمە خۆی لە خۆیان هەم ناپاکیە هەم تاوانە بەڵام تا ئەمڕۆ هیچ هەنگاوێکی بەرامبەر نەگیراوەتە بەر و هەر بە بەردەوامی ئەڕوات و ڕۆژانە لە 10 ڕۆژ و لە 15 ڕۆژە هەر وەرگێڕان و بڵاوەکرێتەوە دکتۆر بەڕێوەبەری ڕۆشنبیری ئەم شارە بابک ئاشکرا باس بکەین لە تەلەفۆنێکیان لەگەڵ مناوتی مامۆستاوتم بەڵێ وتی پرۆژەیەکمان بەدەستەوەیە بۆ وەرگێڕانی هەندێک کتێب وتم نەکەن چونکە کردنی ئەو کارا بێ لەگەڵ کەسانی کارامەدا بکرێت کردنی ئەو کەسانە جارە پێشە مشتێ تۆ بێ بیر لەوە بکەیتەوە ئێمە پێویستیمان بە چییە وەری بگەڕین بۆ زمانەکانی ئەوروپی من بۆ ئاشکرا پێم وتی کە بەرهەمی نوێی خۆم بڵاو کردەوە ویستم دەنگینەوەی نوێی کورد بە ئەوروپا بگەێنم ویستم تیان بگەێنم کە ئێمە ئاشتیمانەوێ ویستم تیان بگەێنم کە ئێمە کۆی لەکراوین ویستم تیان بگەێنم کە ئێمە زمانەکەمان زمانێکی باڵایە کە دەبەکەمان ئەدەبێکی باڵایە ئێمە زیندوین ئەوە تا بینی هاتوومەتە سەر گۆران هاتوومەتە سەر مەلای جزیری هاتوومەتە سەر خۆشەویستم نووری شێخ ساڵح هاتوومەتە سەر گۆران ئەمانە ماوەیەکی کورد دەبا و ئەنتۆلۆجیەکی کوردی لە ئەوروپا بەس هەردوو زمانەکە بە ئینگلیزی و بە ئەڵمانی بڵاو دەکەمەوە مانای وایە ئێمە ئەبێ نەخشەمان هەبێ بەداخەوە وەزارەتی ڕۆشنبیری سوپاست دەکەم کە ئەو پرسیارە ئاراستەکردم نەخشەیان بۆ ئەو کارانە نییە ئەگەر ئێمە لە ساڵێکا 2 کتێب وەرد بجێڕین لەوە باشترە 100 کتێب وەرد بجێڕین و کەس تااقەتی خوێندنەوەی نەبێ ڕستەکان کوردی نین کە ئەنووسێن براینە بۆ خاتری خوا کتێبەکەم پێ ئەگا پارەیەکی زۆر دەدەم تا ئەگاتە دەستم 3 ڕستەی لێ ئەخوێنمەوە ئیتر لە توانامان نابێ بیخوێنمەوە چونکە گەر تۆ بە کوردی بیرت نەکردەوە ناتوانانی بە کوردی دایڕێژی کەوا بێ 2 مەبەستی سەرەکی هەیە لە نووسینە یەکەمیان بە کوردی بیرکردنەوە دووەمیان بە کوردی داڕشتن ئەمانەی ئێمە بەداخەوە بە کوردی بیر ناکەنەوە بە کوردیش داناڕێژن نە شارەزای زمانی سەرچاوەیە نە شارەزای زمانی ئامان ئەویان کارەساتێکی زۆر گەورەیە کەسێک کەس بۆ بکە کە تەقەتەقێک بە زمانێکە کایتر لە توانایە هەیە ئەمە لە هیچ وڵاتێکە شتیوانیە کاریوانە من گلەیم لە دام و دەستگای چاپ و بڵاوکردنەوەکان هەیە گلەیم لەوانە هەیە کە بازرگانی ئەمڕۆ بە ناوی وەرجێڕانەوە بە کتێبەوە دەکەن گلەیم لەوە هەیە کە دام و دەستگاکان کەسێکی شارەزایان دانەناوە بۆی کۆنتترۆلی ئەو کارە بکە گلەیم لە وەزارەتی ڕۆشنبیری
ڕۆشنبیری هەیە کە لیژنەیەکی تایبەتی بۆ ئەو کارە دانەناوە کە کۆنتترۆلێکی سەرەکی دانەناوە ئێمە پێویستمان بەوە هەیە دام و دەستگایەکی گرنگمان هەبێ ئەم دام و دەستگایە لە پێناوی پاراستنی زمانەکەماندا بێ زمانەکەمان بەری بەربڵاوە یعنی بە جۆرێکی ئەو تۆ چی ئەڵەی تۆماریەکە زمان بەرگەیەوە ناگرێ زمان ئەبێ بە کارەساتێک کە سەرنجی ئەو نووسینانە دەدەم لەسەر خانوبەرەکانی ئێرە چۆراییمدایە حەزەکەم چۆر بم و دەستم بگرن بە ناو شاری سلەیمانیا بمبەن و ئەوانە نەبینم حەز دەکەم ڕستەی کوردی ببینم حەز دەکەم جاران ئێمە گاڵتەمان بە خەڵگە کرد کە ئەمانبیری کابرایەکی شەربەت فرۆش نووسیویەتی بخۆرەوە شەربەتی مێوش کورد ناڵێ بخۆرەوە شەربەتی ئەوە وەرگێڕانێکی عەرەبیەکەی حرف بە حرفە ئیشرب شەربەت زەیم کورد دەڵێ شەربەتی مێوش بخۆرەوە کەوا بێت تۆ ئەبێ بزانی وەکووتم گرفتمان ئەبەیە تکای من لە بڵاوکەرەوە کوردەکان ئەوەیە کە کۆنتترۆلی کارەکانیان بکەن کە 50 کتێب بڵاو نەکەنەوە چووکە خوێندەواری کورد ئەمڕۆ تااقەتی ئەوەی نیە 50 کتێبەکە بەڵام ئەگەر تۆ دوو کتێبی دووک ئێسایەمە منەوە مەموزینم بڵاو کردوێتەوە ئەوەندەی کە بڵاو کراوەتەوە نەما خەڵکەکە بە پیرەوە دیە لەبەرەوە پێم سەیرە بۆ بەپیر ئەو کتێبەوە دێن بۆ بەپیر کتێبەکانی ترەوە لایەن کە بەپیر ئەو کتێبەوە دێن ئەزانن سەرچاوەیە کە ئەزانن کەسەکە بایەخێکی بە بابەتەکە داوە ئەزانێ 35 ساڵی تەمەنم لەگەڵ کارەکەدا خەریک بوو ئەمان جاران وابوو وابوو ئەو هی ئەوە نەبوو لە بەردەمی کۆمپیوتەرێکە دابنیشیت و یەکسەر دەستکەی بە وەرجێڕە لەبەرەوە کام لە وەزارەتی ڕۆشنبیری ئەوەیە کە لیژنەیەکی تایبەت بەو کارە دابنێن مەبەستم لە لیژنەکەش ئەوەیە لیژنەیەک بێ کە شارەزابێ لە کارەکانە و هەوڵی ئەوە بدەن بە هەموو جۆرێک بابەتێک وەربگێڕن بۆ زمانە ئەوروپیەکان کە بەرهەمی عەقڵی کوردە و عەقڵی کورد بە ئەوروپا بێت. سوپاس دەکەم ئێمە ئەزمموی زۆر تاڵمان لەگەڵ لیژنە هەیە دکتۆر بەڵکو ئەم لیژنەیە جیاواز بێ لەوانەی پێشوو دکتۆرگیان من زۆر لە کاتی دیاریکراوی خۆم لام داوە بەڵام سێ پرسیارم ماوە و ئەبێت وەڵامیان بەوەربگرمەوە سوپاس دەکەم بە هەر جۆرێک بێ بە کورتی و پوختی وەڵامم بدەیتەوە قسەکانت زۆر ڕوون بوون لەسەر بابەتی وەرگێڕان پێویست ناکەم پەیامەکەت ئاراستەتکردن پێیان ئەگات و کۆڵیشیان لێ نادەین لە هەموو پلاتفۆرمەکان بە لیژنە نییە من خۆم ئیمانم بە دەسەڵاتێک هەیە کە ئەو وەکوبینی کارەکانم بە تەنیا کردو فەرهەنگێکی 150,000 شەیم بە تاقی تەنیا نووسیوە بە تاقی تەنیا هەڵەبژێرم کردووە بە تاقی تەنیا بردوومە بۆ چاپخانە بە تاقی تەنیا کارەکەم کردووە چونکە دش بەوە مەگەرێکیش ترم لەگەڵا بووە خۆ ئەگەر تااقەتی هەوایەکێکی شەریکێکی بۆ خۆی دروست دەکرد من لە ژیان ماوە شەریکەم بۆ خۆم دروست نەکردووە لەبەرەوە پێشنیازەکەم وەیە چووکەمانیمانیان بە دیموکراتیەت هێڵم مالیش لە پێک بێنن ئەگیناگەر ئەگەر سەرێکی باڵایان دەستکەوێ بەو بڵێن بڵێ وەرە کاکە کارەکان بەرە بەڕێەوە زۆر لەوە باشترە کە 5 کەس بن بە ناوی دیموکراتیەتەوە بڵێ ئەو بەرهەمە بڵاوکەینەوەی دکتۆرگیان ئاماژەت بە زمانی نووسینی ویلیام شێکسپیر کرد دیارە ئەو ساتەی ئەحمەدی خانی لە دایک ئەبێت لە 1650 34 ساڵی ڕێکە ویلیام شێکسپیر کۆچی دوایی کردو ئەو ساتەی ویلیام شێکسپیر لە نێوان ساڵەکانی 1592 بۆ 1595 ڕۆمیۆ و جولیێت بڵاوەکاتەوە ڕێک بە دیاری کراوی 100 ساڵ دوای ئەوە مەموزین بڵاوە بێتەوە دیارە بابەتی توێژینەوەی قسە لەسەرەوە بکەین کاری چونکە مەموزین خۆشتەزانی دەماودەم و دەستا و دەست هاتووە زۆر پێش ئەوە مەموزینی ئەحمەدی خانی ئەوە بابەتێکی ئەوە مەمی ئالانە و مەمی ئالان هیچ پەیوەندیەکی بە ئەحمەدی خانیەوە نییە و بەداخەوە ئەوە زیانێکی گەورەی بە ئەحمەدی خانی گیانوە ئەحمەدی خانی ئەو مەموزینەیە کە بە جوود دێڕ نووسیوێتی و 2655 بیتە نەکەمتر نەزیاتر باشە من پێم خۆشە بزانم ینی لە ڕووی ناوەڕۆکەوە ناڵم کاریگەری شێکسپیر لەسەر ئەحمەدی خانی هەبووە ئەمە بابەتێکە ئەبێت بە توێژینەوە و بە کنەو پشکنینی زۆر یەکلای بکەینەوە بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە ڕۆمیۆ و جولیێت یان مەموزین باڵاترن لە ڕووی زمانی ئەدەبی و فەلسەفی و ئەو بابەتانەی کە چۆتە سەری نووسەر چ ئەحمەدی خانی چ ویلیام شێکسپیر بە تێڕوانینی جەنابەت هاوڕێم میچ کۆند
کە شاعیرێکی ئەمریکیە و پیاوێکی بەتوانایە وتی بەلامەوە زۆر غەریب بوو لەگەلێ جێگای دێڕەکانی ئەحمەدی خانیە شەکسپیرم دەبینی. ئەمە قسەی ئەوە کە من دووباری دەکەمەوە قسەکە حەزم کرد لە دەمی ئەوە بیبیستم چونکە ئەو کەسێکە زمانی ئەڵمانی زمانی ئینگلیزی زمانی دایکێتی کەسێکە خوێندەوارە و ئەدیبێکی بەتوانایە بەڵام ئێمە هیچ نیشانەیەکمان بەدەستەوە نییە کە ئەحمەدی خانی بەرهەمێکی ئەو سەردەمەی ئینگلیزی پێگەیشت بێ. بەڵام دەزانین فارسی زانی و عەرەبی زانی و تورکی زانیوە بەڵام ئەزانین سوقراتی ناسیوە، ئەزانین ئەرستۆی ناسیوە، ئەزانین هەموو بەرهەمەکانی ئەدەبیاتی فارسی بەجامی و نیظامی و سەعدی و حافظەوەکە لە لووتکەدا بوون لەبەر دەستیا بووە. ئەزانین کە بیرکەرەوەیەک و بیرمەندێکی گەورەی کورد بووە، ئەزانین کە توانایەکی یەجگار سەیری هەبووە یەکەم کەسە لە مێژووی کووردا کە بیری لە گرفتی زمان کردوتەوە چارەسەری بۆ داناوە ئەویش بەوەی چۆن من لاسایی ئەوم کردوتەوە فەرهەنگم داناوە ئەمەوێ لە ڕێگای فەرهەنگەکانمەوە چونکە پێناسەی نەتەوەیەک بە زمانەکەی دەکرێت. ئێستا لە ئەوروپا ئەو کارانە ئەگەر خەڵک ویژدانی بێ بەکاری 100 ساڵەدا دەندێ مانای وایە لە 100 ساڵات توانی کارێکی وا بکەیت چونکە 360,000 وشە لە کوردیەوە بۆ ئەڵمانی و لە ئەڵمانیەوە بۆ کوردی بە دوو شێوەزاری کوردی ئەمە کارێکە خۆی لە خۆیان شایستەی ئەوەیە کە ناسنامەی کورد بە ئەوروپا بگەێنێ جگەلەوە بە هەزاران بێمەوە سەر باسەکە من لەو باوەڕدانیم بەڕاستی چونکە هیچ لە ئەدەبیاتی فارسیشە ئەو نیشانانەمان نییە کە شەکسپیر گەیشت بێ. من خۆم یەکێکم لەوانەی کە زۆر شارەزای سەعدی و حافظ و جامیم و نیظامی و ئەمانە کەسانێکی نزیکن لە ڕۆحمەوە کەسانێکی نزیکن لە چێژی ئەدەبیمەوە هەر لە سەردەمی گەنجێتیمەوە ئیشارەتێک نییە بۆ ئەوە. بەڵام ئەوە بە عەرەبی پێڵێن تەوارد الخەواتر مانای وایە چوون یەک بیرکردنەوە ئەگەر سەرنج بەی سەرنجێکی گۆران عەبدوڵڵا گۆران بەی کە لە ساڵی 1904 لەدایک بووە لە 1962 کۆچی دوایی کردووە سەرنجێکی برێخت بەی کە لە نزیکەی ساڵی 1930 لەدایک بووە و لە 1960ەکان یا 61-62 کۆچی دوایی کردووە سەرنجێکی نازم حیکمەت بەی لە ئەدەبیاتی تورکیە سەرنجی تەنیا ئەمسیانە بە من لەو باوەڕانیم گۆران ئاگاداری نازم حیکمەت بوو بێ ئاگاداری برێشت بوو بێ چونکە لە هیچ جێکایەکە نیشانەیەک نییە بۆ بەڵام لە بیرکردنەوەدا ئەگەر سەرنج بەی لە سەرنجەکە تەواو بۆ دەرەکەوێ کە ئەبێ نزیکایەتیەک لەو نێوانەدا هەبوو بێ ئەم نزیکایەتیە زۆر گرنگە بۆ نمونە من برادێک ئەم هۆنراوەی برێشتم من کردووە بە کوردی برادێک نامەیەکی بۆ نردوم ئەدیبێکی بەتوانایە ئەڵێ خۆزگە بڕێژ لە ژیان نابووایە تۆ ئەو وەرجێڕانە کوردیە و بۆ ببردایە بێگومانم برێژ ناوچوانی ماش دەکردی ئەی و دەستەکانی خۆش بێ ئەبێ من بە کوردی نووسی بێتم نەک بە ئەڵمانی ئەڵێ جەنەرال زرێ پۆش و ترومبێلێکی بەکارە دارستانێک گوێران دەکا هەزاران مرۆڤ دەهاڕێ تەنیا هەڵەی پێویستی بە لێخوڕێکە جەنەرال فڕۆکەی بۆمبا هەڵگرت زۆر بەرکارە لە زریانیش بە گورترە هۆنراوەکە تا کۆتایی لە کتێبی فێرکردنی زمانی ئەڵمانیا وەک نمونە بۆ ئەدەبیاتی ئەڵمانی بڵاو کردوەوە مانای وایە ئێمە بۆ دوارڕستەم مانای وایە ئێمە ئەو چوون یەک بیرکردنەوانە ئەبینین لە ناو شاعیراندا ئەوی ژوابیری کردوێتەوە ڕێگە پێدراویش ئەحمەدی خانی جوابیری کردوەوە و مافی تۆشە وەکو زانایەک لەو بابەتە بڵێ کورە خەڵچینە لێ ئەکۆڵمەوە کورە ئاشکرا دیارەکە ئەم دوانە بیاگان لێک بێ مافی ڕەوای لێکۆڵەرەوەیە لێکۆڵەرەوە حەقی ئەوەی هەیە نەک ئێمە ئەڵێن نە ئەبێ ئاگان لێکتری نەبوو بێ یان هەر پێدوا بێن هەست بە هەست مامەڵەی لەگەڵا بکەیت من لەگەڵ هەستا باشە دکتۆر گیان ناچارم بەداخەواڵم بەرنامەکەم کۆ بکەمەوە ئاماژت بەوە کرد کە لە داهاتووە مەموزین بە شێوەی شعری بە هەمان ڕۆحەوە بە هەمان تام و چێژ و ئاستی نووسینەوە بە شێوەی سۆرانیش بڵاو دەبێتەوە ئەمە بەشێکی پرسیارەکەمە ئەگەر بڵاو بێتەوە
چی جیاوازە بێت لەو مەموزینانەی کە پێشتر بە شێوەی وەرگێڕان بۆ نمونەیەکێک لەوانەی کە لەلایەن مامۆستا هەژار موکریانیەوە کراوە بە خراوەتە سەر شێوەی موکریانی یان سۆرانیان هەر ناوێکی لێ بنێن چی جیاوازە بێ لەوانەی ئەو ناوانەی خۆداماژت پێکردن چ لە مامۆستا گیوم موکریانی چ لە مامۆستا عزیزگەردی چ ئەوەی لە جەنابی پیرەمێرد جیاوازیەکەیان چی ئەبێت ئایا تەنها لە ساخکردنەوەی بیتە ڕاستەقینەکانی ڕەسەنەکانی خانی ئەبێ یان لە زمانی وەرگێڕانەکەش جیاوازە بێت من دیالێکتۆلۆگم مانای وایە لێکۆڵەرەوەی زانستی شێوە زمانەکانی کوردی یەکەم کەسم کە فەرهەنگی کرمانجیم 30 ساڵ لەمەوە پێش 45,000 شە لە ئەڵمانیا بڵاو کردوێتەوە فەرهەنگێکی گۆرانی لە چی بڵاو دەکەمەوە فەرهەنگێکی زازا بڵاو دەکەمەوە ئیمانم بە یەکێتی زمانی کورد و ئیمانم بە یەکێتی وڵاتی کورد هەیە کوردم کردووە بە سێ بەشەوە کوردی باکوورە کوردی ناوەڕاستە کوردی خوارووە ئەمە لە ساڵی 1976 کە گەنجێ بووم لەم شارەدا و یەکەم کتێبم بەداوی ئەدەبی کوردیەوە بڵاو کردوێتەوە لەویا دەستنیشانی و کارم کرد باش وەرگێڕانی مەموزینی ئەحمەدی خانی یەکەم جارە لە بەرنامەکەی تۆدا دانی پیانێ من وەرم گێڕاوە نامەوێ بەڵام دەست بەو زاخەدا بنیەم و بڵاوی بکەمەوە چونکە ئیمانم بەوە نییە کە من لە شێوە زمانێکەوە بەرهەمێکی گەورە بکەم بە شێوە زمانێکی تر توانم دوو نمونەی بڵێم بە زمانێکی زۆر باڵاوەرم گێڕاوە بە زمانی حەزرە تەواویشم کردووە چونکە خۆشەویستی خانی لە لای من تاجێکە و ناومەتە سەر تەوقی سرم لەو ڕۆژانەدا برادرێ چی ئەدیب تەلەفۆنی بۆ کردم و تێقی وایە پێ بڵێن نالی سەردەم ئاگە ببوودا ئەحمەی خانی سەردەم چونکە بەم شێوەیە لەوە 4 کتێبی تر بەدوای ئەو کتێبەدا دێ فەرهەنگی هەموو شەکانی ئەحمەدی خانی بڵاو دەکەمەوە لێکۆڵینەوەی دەستنووسەکان بڵاو دەکەمەوە کە زیاد لە 30,000 لاپەڕە دەبێت ئەمەش بە زمانێکی ئەوروپی بڵاوی دەکەمەوە وەک دەبینی من بۆ یەکەم جار لە ئەوروپا کتێبی گڕێزمانی کوردیم بڵاو کردوێتەوە بۆ ئەوەی خەڵک تێمان بگا بەلای منەوە زمان ماتماتیکە زمان پێویست بە شەرحکردن ناکە لەبەرەوە بەڕاستی لە کارەکە بوومەتەوە بەڵام ئەوەی خوێنداوەکەی برای خۆشەویستم شەید دڵشاد مەریوانیم دێتەوە بیرکاڵێ اینجا جورئەت لە شۆ بێنم نامەی گیرفانم دەربێنم منیش ئەو جورئەتەم تیان نییە ئەو نامەی گیرفانم دەربێنم ئەگەر خۆم بڵاوم نەکردەوە دوای خۆم کەسانێکی بەغیرەت هاتن بڵاوی یەکەنەوە بەڵێن ئافرم جوانێ وەرگێڕابوو بۆ لە کاتی خۆیان بڵاو نەکردەوە لی ئەترسم چونکە بەڕاستی وەرگێڕانی بە کرمانجی بۆ سۆرانی و سۆرانی بۆ کرمانجی ئەمان خاتە دەریایەکی زۆر بێبنەوە مانای وایە دان بەوە دادەنین کە دوو زمانی جیاوازن لە یەکتری کە کاتێکیش زانستکارێکی وەکو مندانی بەوەدا نامانای وایە من خەڵک لۆمم دەکات دەڵێت تۆ دوو فەرهەنگت نووسیوە یەکێکیان بۆ کرمانجی و یەکیان بۆ سۆرانی ئەمەیانی چی من فەرهەنگە کرمانجیەکەم بۆیە نووسیوە چونکە کرمانج هەموو ناوێک لە کرمانجی یان نێرەیان مێیە نەکتەنیان ناوی نێر و لێ هەموو ناوێک بەپێی ئەوەش گەردان دەکرێت بەپێی ئەوە وشەکە گەردان دەکرێت شێوە زمانی کرمانجی یارمەتیم بە لەم بەرنامەی ئەوەدا بڵێم ینی کۆنزەرڤاتیڤە ینی محافظکارە دەم خۆش ینی ئەو یاسا و ڕێسانەی کە هەیەی نایەوێ بیا بەدەستەوە بۆ نمونە تۆ کچێکی خۆشەوێ کچەکە پێ دەڵێن ناشرینەڵی خۆشمەوێ خۆشمەوێ لەبەر دڵم ئازیزە لەبەر چاوی تۆ ناشرینە لەبەر چاوی من شیرینە کرمانجیش ئەو شێوەیە فارس وازی هێناوە لەو یاسانە ئەم شێوەیە کە بن و تۆ گفت و گۆی پێکەیت وازی هێناوە ئێماڵێن کوڕی من کچی من باوکی من پوری من ئەوان ئەڵێن کوڕێ من ئەڵێن کچا من کەوا بێت تۆ ئەبێ ناوەکە ناوی نێرومیەکە بزانی و بە پێی ئەوە گەردانیان بکەیت لە مەفعول بهیە لە کارای بەیاریدا لە کارای بەیاریدا ئەمە کارێکە یاسایەکە بەداخەوە توانم ئەمڕۆ لەم بەرنامەی توادان بەوا بنێم کە بڵێم ئەمڕۆ من کرمانجێک ناناسم کە بەپێی ئەو یاسایی کە ئەحمەدی خانی بەکاریەناوە بەپێی ئەو سیستێمە زمانیەی کە ئەو وەکو یاسا دایناوە ئەمڕۆ ئەو کرمانجێ بنووسێ بۆیە من شاگردی ئەو پیاوە باشە دکتۆر دیارە من وەکو ڕاگەیاندنکارێک بەرامبەر جەنابەت دانیشتوم بەڵام من هەم ڕاگەیاندنکارم و هەم زانستکارم بۆیە تۆزێک زیاتر لەسەر پرسیارەکەم ئەڕۆم هەستم کرد خۆت بوارد لە دەربڕینی ڕای خۆت لەسەر
ئەو کارەی مامۆستا هەژار لەسەر کاری ئەو هاوڕێیانەی دیکە کە کردویانە لەسەر زمانە شیعریەکە مەبەستمە. سپاست دەکەم هەژار کە من زمانم پژاوە بە 4 دیێڕی هەژار پژاوە کاڵێ کوردێکمەوێت چابووک و پتە و سەفەرێک هەیە بۆ بکا بەشەو نێڵێ تورک و عەجەم بزانن داگیرکەرانن لە کوردستانن ماڵ لە خانە خوێ حرام کراوە مەسەلەی کوردە و لە کورد ڕوویداوە کە هەژارم بە مناڵی لەبەر کردبێ هەژار ڕێزێکی گەورەی لەلای من دواتر حسێن عەلیش بە مەقام کایڵێتەوە هێندەی تر ڕاحی بەبەرا کردووە. جا من ئەگەر ئەو خۆشەویستیم بەرامبەر بەو هەبێ بەس من تێبینیم هەیە بەرامبەر قسەکەی منیش ئەوە بەڵێ من تێبینیم هەیە حەزمە کرد ما هەژاری شاعیر بەهێزێکی گەورەترەوە بەرامبەر بە خانی بجوڵایەتەوە. من بێگومانم هەژار خانی ناس بووە، بێگومانم هەژار یەکێکە لەو کەسانی کە خانی بەباشی ناسیوە و لە خانی باش بڵیوەتەوە. بەڵام من بەلایکەمەوە 30 ساڵێک دوای هەژار هاتووم و ئەحمەدی خانی پێشکەش دەکەم. شیکاریەکەی من مەبەستمە، من بەلامەوە گرنگە تۆیەکی کە ئێستا لە سلەیمانیە، یەکێکە لە خانەقینە، یەکێکە لە کەرکووکە کە ئەو دەستنووسەی گر بەدەستیەوە بە شێوەیەکی ئەوت و ئاسان بۆم نووسیوە لە توانایە هەبێ بیخوێنێتەوە. بە مەبەستیش ئەمڕۆ لەگەڵ ئەو کتێبەدا من نەهاتوم فەرهەنگەکەی مەموزین بڵاوکەمەوە وتومە ساڵی 2023 بڵاوی دەکەمەوە بۆ ئەو کەسە چاوەڕوانی بکە خۆی تاقی کاتەوە چکە مەموزین بە خوێندنەوەی یەکەم جار ئەوەڵێ سەرنامەی نامە نامێ ئەڵڵا بێ نامێ وی ناتەمامە وەڵڵا ئەوەڵێ ئەفقڵ زووی ڕۆم و بەحری تاجیک هەندێک کودکەن خوروج و تەحریک کرمانچ هەمی بخوون دبن ملەتەق یانەڵێ ئەزمامە دە حیکمەتە خودێدا ئەڵێ سرم لە کاری خوا سوڕماوە ئەزمامە دە حیکمەتە خودێدا کرمانچ دەوڵەتە دنێدا ئایا بە چوە جەمانە مەحروم بجوم لەش بۆ چ بوونە مەحکوم یعنی پیاوێکی خواپەرستی وەکو ئەو گفتوگۆ لەگەڵ پەروەردگارە دەکا و دەڵێ سرم لە کاری تۆ سوڕماوە تۆ چۆن دڵێ هانەتەوەیەکی وا خواپەرستی خۆشەویست بەرامبەر بە تۆ سزا بیت و مەحرومیان بکەی لە هەموو ئەمە گەورەیە ئەمە گەورەیە تا ئێستا ژمارە و شاعیرانە نالی ئەڵێ بێتە حوجرە پارچە پارچەی مسوەدەم بکڕێ بەڕۆ ئەڵێ تۆ ئەبێ بێی کڕنوشم بۆ بەری چونکە دیارە بە نالیان و تۆ بۆ بە کوردیە بسی توێتی فەرموو وەرە حوجرەم من کوردی ئەنو ئینشا بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ بە ئەلفازم نەڵێ خۆ کردیە خۆ کوردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاالبی معنا دەکە بێتە حوجرە نەکەم بچێ بۆ لای ئەو بابێ تەشریف بێنێ بۆ خزمەتی من زۆر لەو دکتۆرگیان خەرمان بەرەکەت سپاس بۆیەوە خەرمان بەرەکەت چاوەڕێین لە داهاتووشە زۆر زیاتر ببینین دکتۆر فەریاد فازیل عومەر دانیشتن لەگەڵ جەناب تا چێژی خۆی هەیە تامی خۆی هەیە پرسیار دوای پرسیاری دیکە دێتە پێشەوە کە لە جەنابتی بکەم بەڵام دوجار بەستراوین بە کاتێکەوە و لە دەرفەتی دیکەیە هەرجارێ خۆتەڵی تەمەنمان باقی بێت ئەگەینەوە خزمەت و بەرنامەی زیاتری شەکەین. دکتۆر فەریاد فازیل عومەر دامەزرێنەر و سەرۆکی ئینستیتوتی خوێندنی کوردی بەرلین ماندوو نەبیت لە شت ساغ بێت زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ تۆ کاکی یادگار سپاس بۆ هاوکارەکانت سپاس بۆ هەموو ئەوانەی کە گویان لە دەنگمانە و لەم بەرنامەی ئێمە دەبین چاوی هەمووتان مازێک هەر بژین دکتۆریان هەر بژین دەست و چاوت خۆش. ئەزیزان ئەوەی بینیتان گفتوگۆیەکی کورت لە چاو خەرمانی بەرهەمەکانی دکتۆر فەریاد فازیل بوو. سوپاسی تەواوی هاوکارانم قبول بکەن تا چاوپێکەوتنێکی دیکە و بەرنمەیەکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.